میشێل فریرۆ پاشای شوکڵاتەی جیهان مرۆڤە میشە بە شوێن ئەوەدا گەڕاوە کە تام و چێژی زیاتر تاقی بکاتەوە و خواردن و خواردنەوەی نوێ دروست بکات. ئەمەش بووەتەوەی ئەوەی کە چەندین کەس لەو ڕێگەیەدا ببنە کەسانی سەرکەوتوو و چیرۆکی سەرکەوتنی ژیانی خۆیان بنووسنەوە. شوکڵاتە ئەو بەرهەمە شیرینە نەرمەیە کە بووەتە هۆی ئەوەی چیرۆکی ژیانی میشێل فریرۆ بنووسێتەوە. میشێل لە ساڵی 1952 لە ئیتاڵیا لەدایک بوو. خێزانەکەی خاوەنی دوکانێکی دروستکردنی شیرینی بوون. دواتر توانیان کارەکەیان گەورە بکەن، دوکانەکەیان بکەنە کارگەیەک بۆ دروستکردنی شیرینی. بەڵام بۆی جەنگی دووەمی جیهانیەوە کارەکەیان بەرەو کەمی دەڕۆشت، چونکە بۆی خراپی دۆخەکەوە نەیان دەتوانی بڕێکی تەواو شوکلاتە و کاکاویان دەست بکەوێت. بەڵام لەگەڵ ئەوەشدا لە کارکردن نەوەستان بۆیە بیریان لە ڕێگە چارەیەکی تر کردەوە کە بوویە داهێنانێکی نوێ. ئەویش بریتی بوو لە زیادکردنی بندوق بۆ ناو شیرینیەکان. لە دوای ئەوەی لە ساڵی 1949 باوکی کۆچی دوایی دەکات، میشێل دەچێتە شوێنی باوکی. ڕاستەوخۆ دەست دەکات بە فراوانکردنی هێڵی بەرهەمهێنانەکانیان، پاشان هەڵدەستێت بە ناردنی بەرهەمەکانیان بۆ ئەڵمانیا. دوای ئەوەی کە کارگەیەکیش لەوێ دەکاتەوە بەرەبەرە کارەکانی تا دەهات باشتر دەبوون، وەتوانی لە ساڵی 1958 کارگەیەکیش لە وڵاتی فەڕەنسا بکاتەوە. پاشان لە چەندین دەوڵەتی تر لە جیهاندا ناوەندی بەرهەمهێنانی کردەوە. بەڵام لە ساڵی 1964 لە ئەنجامی کەمبوونەوەی سەرچاوەداراییەکان میشێل بیرۆکەی ئەوەی بۆ دێت کە ڕۆنی ڕووەکی بکرێتە ناو گیراوی شوکلاتە بە بندوقەکەیەوە. ئەوەش داهێنانێک بوو کە دەرگای سەرکەوتنی زیاتر بەڕووداوەڵا کرد، چونکە بەهۆی ئەو بیرۆکەیەوە نۆتێلا لەدایک بوو، بەرهەمێک کە هێندە خۆش بوو، ناوبانگی بوو بە ناوبانگێکی جیهانی، تەنانەت بووە براندێکیش بە ناوی فێریرۆ. جگەلەوەش توانی چەندین بەرهەمی شوکلاتەی تر بەرهەم بێنێت، لە بەناوبانگترینیشیان کیندەر و کیندەرجۆی و ڕافیلۆی و چەندانی تر. بەو شێوەیەش خواستی گەیشتن بە تام و چێژ و خواردن و خواردنەوە بۆ هۆی ئەوەی کە میشێل ببێتە یەکێک لە دەوڵەمەندترین کەسایەتیەکانی سەردەمی خۆی و ئەوەشی کە بەرهەمی هێنا ئەتاکو ئێستا ماوەتەوە و نۆتێلا یەکێکە لە پڕفرۆشترین و بەتامترینەکان لە لای هەمووان.